بۆ ئەوەی مێشکمان فێر ببێ بە لێشاو فێر ببێ پێویستە بەردەوام بین لە فێربوون. ئەگەر ڕۆژێک کتێبت نەخوێندەوە، ئەنتۆنی ڕۆبینز ئەیوت مامۆستاکەم جیمران هەموو جارێ پێوتم ئەگەر ڕۆژێ لە بیرت چوو نان نەخۆی زۆر احتیاتیە، بەس نەکەی ڕۆژێ لە بیرت بچێ کتێب نەخوێنیتەوە. ئەگەر ڕۆژێ لە بیرت چوو نان بخۆی ئاساییە، کەسمان لە برسا نەمردوین. زۆرێکمان لەوە چێنیوە ڕێک نانمان نەخواردبێ دوای بیرمان کەوت بێتەوە، ئێوارێک نانمان نەخواردبێ و دوای بیرمان کەوت بێتەوە. هیچمان لێ بەسەر نەهاتووە، بگرە لەوە چێوە تەندروستیشمان زۆر باش بوو بێ. بەڵام ئەگەر ڕۆژێ لە ژیانە بڕوا شتێکی تازە فێر نەبی کارەساتە، چونکە خانەکانی مێشکت وەکو ئەو دەستە وایە کە دارەکەی لێ بەستراوە و بۆ ئێستا تۆ کاتێک کەوێک ئەخرێتە ناو قەفەس و نایەڵن باڵەکانی بجوڵێنێ، ئایا ئەزانن دوای چەند ساڵێک کاتێک لە قەفەس دەریێنن و باڵ ئەیا بەیە کاچی لێ بەسەریە؟ ئەو کەسەی کە ڕۆژانە خەریکی فێربوون نییە، ئەو کەسەی پەیوەندی خانە دەمارەکانی لاوازە بن، وەکو ئەو کۆتری لێت، وەکو ئەو کەوەی لێت کە ئەگەر دوایی باڵ با بەیەکا لەوە چێ باڵی یەکسەر بشکێت.